چونکە توانای داهێنان چییە؟ مهندسێکە بن شەریکەیەک پێ ئەڵێ مام سیارەمان دروست کردووە مۆدێلەکی بەم شێوازە زۆر جوان نایەتە پێش شامان ئەویش یەکسەرێ بە خەیاڵ یا ئەمە ئەگەر لەم شوێنەوە خەتێکی وای تیاە ئەم خەیاڵە چۆنێ بە مێشکی ئینسان ئەگەر ئینسان زۆر بیر کاتەوە لە شتێک کە نەبێت بۆ نمونە ئەم مۆبایلە داهێنانی کەسێ بووە هاتوۆتە خەیاڵی زمانێک ئەم مۆبایلە نەبووە زمانی ئەم لاپتۆپە نەبوو زمانێک مەسەلەن ستاندێکی وەکو ئەوە نەبوو کۆمپانیایەک هاتوۆتە خەیاڵی شتێ بکا بۆی مۆبایلەکە هەموو ئەم شتانی کە تۆی بینی داهێنان دا ئەم داهێنانانە چۆن بوون ئێستا بۆ نمونە دەفتەر هەبووە کاغەز هەبووە پێکەوە بەستن هەبووە بەڵام ئەم کەلە بە خەیاڵی نەفرێکە هاتووە وتێتی شتێکی وەکو ئیسپرین دروستەکەین کاغەزەکانی تێبخەین ئیتر ئەتوانی هەڵی تۆ بەیسرا مەسەلەن بە درێژایی مێژوو چی هەبووە؟ خورما هەبووە بەڵام کابرایەک گێبیرە کاتەوەڵێ بابین چی بکەین پاکیجێکی وای بۆ بکەین بۆ ئەگەر بە کیلۆ بیفرۆشێن خەڵکە و پاری پێ نانێ باشە اینجا دوای ئەوە بۆچی ئەم پاکەتە وابێ بۆ دیزاینەکەی وابێ بۆ ئەم ڕەنگانی تیا بەکارها ئەم شتانە بەگاڵتە نییە مەسەلەن تۆ با بڵین ئەم پاکەتە ئەمە چییە؟ ئەم شەریکی دروستی کردووە چۆن ئەمە هاتۆ بەخار خۆی زمانێک هەمووی مەقەبا بوو ئێم نایلۆنە چۆن ئەمە پاکیزینە بەڕێزان عیلمە مەزانن ئەمە عیلمە بۆ چونکە ئەو شتە بخەناو پاکەتێکی ناشرین بخەناو عەلاگە وەکو فەل بیفرۆشە خەڵک پارەی پێ نایە بەڵام ئەم دیزاین و شکڵەیە بە خەیاڵی کەسێکە بۆیە بەردەوام منافەسەیە لەسەر دیزاین چییە؟ گرافیک چییە؟ هەمووی داهێنان چاولێگەری نییە چاولێگەری بوو هیچ هەمووی داهێنانە ئەم داهێنانە چۆن ئەکرێت ئەم هەموو گۆڕانکاریانە چۆن ئەکرێت ئێستا دنیا پێویستی بەم لێ هاتوویانێ ئەها مهندسێ زەوقی جوان بێ خانوویەکی جوان بۆ دروستەکە خۆ خانووەکە یەکەم جار نییە ئەو دیزاینە بە مێشکی نەفرێکە هاتووە مەسەن تۆ ئێستا خانوویەک ئەم مهندسە لە هیچ شوێنێکی وەرنەگرتووە ئەی چۆن هاتووە بە خەیاڵی کەواتە توانای نوێگەری و داهێنان کە ئەم سەردەمە زۆر پێویستی پێیەتی جاران چی گرنگ بووە شت بخوێنە تێبگەر لەبەریکە ئەی ئێستا لە هەموو شوێنەکە پێویستمان بە کەسێکە فکرێکی تازەی هەبێت بەرەبەرە ڕۆژ بە ڕۆژ مێشکی ئینسان نرخی خۆی وەرەگرێت کەواتە تۆ هاتووی یادگەت باش بکەی بەس نەتزانیوە لێرە تەرکیزت باشەکرێ سەرنجت باشەکرێ توانای داهێنان و نوێگەری ماوەیە تەمرینکە بەڕێزان ئێستا ئەدەبیات شێعر چیرۆک نووسین ماوەیە وەرە تەمرینی سیستمی سەرەکی بکە دابنیشە ئەتێ چیرۆکێ بنووسێت باسی چی بکە مناڵێک وەرە کۆمەڵە کەلیمە بنووسە هەروەکوی یادگەتە تاقیکەنەوە کێ حەزی لە چیرۆک نووسینە تاقی کاتەوە تۆ بۆ نمونە 20 کەلیمەی زۆر جۆرا جۆر بنووسە مناڵ گوند ئەسپ درەخت دارستان شاخ هاوڕێ تانی پارە هەر 20 کەلیمە بنووسە بەم دوای ئەم تەمرینانە وەرە بیری لێکەرەوە ئادەی گەڵا بەمە ئەتوانین حەکایەت دروستکەین ئەتوان حەکایەتێکێ بە مێشکی تووە پێشتر کەس ئەوە نووسینی داهێنەرانەیە نووسینی داهێنەرانە شتێکی موهیمە ئێستا لە عالەما کابرا ڕۆمانێکە نووسێ ڕۆمانەکەی بەجارێ 1 ملیۆن نەفەرێک کڕێ ئەگەر لە هەر ڕۆمانێ $1 دەستکەی 1 ملیۆن دۆلارەکە ئەگەر ئاسانە بۆ هەموو خەڵکە ناینووسێ هەموو کەس فکری بۆ نایەت ئەم مێشکە
هەموو کەس ناتوانێت بەکاری بێنێ ئەی بۆ پاولۆ کۆیلۆ بەکاری هێنێەوە نییە ملیۆنەها نوسخە بە ملیۆنەها نوسخە لە کتێبی کیمیاگەری پاولۆ کۆیلۆ طبعات بوو گاڵتە نییە شتان ئەم هەموو ئەپلیکیشنە ئەم هەموو دیزاینە ئەم هەموو پرۆگرامە ئەم هەموو داهێنانە وانە هەر بڕۆ تەماشای ئۆتۆمبیل بڕۆ لە ئینتەرنێت بنووسە ئۆتۆمبیل ئەو هەموو دیزاینە ئەو هەموو شکڵە ئەو هەموو ئەمە چییە ئەمە بەرهەمی مێشکی مرۆڤە چۆن مرۆڤ گەشتووە بەوە بە تەمرین بەڵام هەیە لەناو واقعەکەیە ئەمەشی نەخوێندووە ئەی تۆ ئەگەر بیخوێنی ئەگەر تەمرینی پێ بکەی دوای بچیتە ناو وەزن ئەتوانی یان ناتوانێت ئەگەر تەمرینکەن بە مێشتان باوەڕکەن زۆر شت ئاسانە نووسینی شێعر نووسینی چیرۆ داهێنان لە بواری ئایتی لە بواری گرافیک ئەسڵەن بیرۆکە و بۆیە بیرۆکە بۆ دنیای بزنس لەبەرەوە قەدری شتەکە بزانە زۆر ناخۆشە شت بخوێنی نەزانی بۆچی باش ئەها لە مەکتەب زمانێک کە بیرکاریمانەکەن ئەیان سینوسات بۆچی باش من دوای ساڵانێکی زۆر زانیم سینوسات بۆچی بۆ لە کاتی خۆیان نەزانین کەس پێی نەوتی لەبەرەوە تکایە زۆر بەجددی تەمرین کە بە مێشکی تو بیرکەرەوە بە ئەم ساڵنا 2 ساڵێکە 2 ساڵنا 3 ساڵێکە 3 ساڵێکە نا 5 ساڵێک ئەم مێشکە بکەوێتە گەڕ بەو توانە بەهێزەوە دڵنیا بە ڕزگارتەکە ژیانی خۆش ڕزگارەکەی ژیانی عایلەکەت ڕزگارەکەی دەور و بەرەکەت ڕزگارەکەی مەرج نییە لەم دەقاتۆ بەکاری بێنی لەوە چێ سبەی مەسەلەن ئەچیتە بوارێکەوە لە شوێنی ئیشەکەی